دوای ئەنجامدانی نوێژی بەیانی لە مزگەوت ڕێگەی گەڕانەوە بۆ ماڵە 8 مەترەکەی دەگرێتە بەر، بەڵام جیاواز لە ڕۆژانەی ڕابردوو لەگەڵ چوونە ژوورەوەی پرشکی ئاگر لە بەشی دواوی خانۆکە پێشوازی لە موحسین ئەحمەدی تەمەن 39 ساڵ دەکات. موحسین بێ ئاگا لەوەی سەرچاوەی ئاگرەکە بۆ وایەری ئینتەرنێتی ماڵەکەی دەگەڕێتەوە، چونکە وایەرەکە لە کێبڵی سەرەکی کارەبای نیشتیمانی گەڕەکەیان ئاڵاو و تەزووی کارەبا بەشی دواوی ماڵەکەی گرتووەتەوە. لەگەڵ هەڵکردنی ئەو بۆ کوژانەوەی ئاگرەکە تەزووی کارەبا دەکەوێتە سەر خانۆکە و دەست بەجێ موحسین گیان لەدەست دەدات. چیرۆکە تراژیدیەکە بە کۆچی دوایی موحسین کۆتایی نایەت، چونکە سیڤان حسێنی هاوسەری بە مەبەستی بەهاناوەچوونی موحسین بەرەو شوێنی ڕووداوەکە دەڕوات، بەڵام نەک هەر ناتوانێ ژیانی هاوسەرەکەی ڕزگار بکات، بەڵکو ژیانی خۆشی دەخاتە سەر و ماڵێکی بێدایک و باوک بۆ دوو منداڵی تەمەن 3 ساڵ و 7 ساڵ بەجێ دەهێڵێت. کاک موحسینی ڕەحمەتی لە مزگەوت بووە، نوێژی مزگەوتی کردووە، ڕۆژی جەژن قوربانی کردووە، کوڕێکی موسڵمان، کوڕێکی چاک، کوڕێکی خێرخواز، هەموو خزم و کەسوکار خۆشی و احترامی کردووە. بە وەلحاصل کە هاتۆتە دووکەڵی گرتو ئاگری پێوە بووە، اینجا ویستوێتی هەوڵی داوە بیکوژێنێتەوە. لەو کاتەیە ئیتر ماڵەکەی کامی کارەبای لەسەر بووە، خێزانەکەی ویستوێتی هاوکاری کە هەردووکیان کارەبا گرتوونی، ئافەکەی تۆبعەدی خۆی کێشەی بەنزینێ بوو، شۆفێرەکەوتی پێشتر لە نەبوونی بەنزین کوژاوەتەوە. یعنی بەڕاستی ئەوەش نقطەیەکی زۆعفی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی عیبە، خۆت نەوت فرۆش بی، بەنزین فرۆش بی، سیارەی دایرەکەت بەنزینی تیانە بێ. هەرچەند ئێمە لە ڕووی شخصیەوە لە ڕێگەی تەندروستی سلێمانیەوە سوپاسیان دەکەین، دەستیان خۆش بێت، دوو ئیسعافیان بۆ دابین کردین، جەنازەکانمان لە تۆبعەدی سلێمانی هێنایە بۆ بەکرەجەوە. ئەم ڕووداوە دووبارە دۆخی قێراناوی کەرتی گشتی تەندروستی لە هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانی نیشان دەداتەوە. بەو پێی بەهۆی نەبوونی سوتەمەنی لە ئۆتۆمبیلە فریاگوزارەکانی تەندروستی ناحی بەکرەجەوە، ئەو بنکە تەندروستی ئامادە نەبوو بەدەم داواکاری بنەماڵی قوربانیەکەەوە بچێت و ئەمەش نیگەرانی ئەو خانەوادەی بەدوای خۆی داهێنا. بەداخەوە خەسخانەی بەکرەجۆ ناحیەیە گەورەیە، پێویستە خەسخانەکە بەدەم هەوڵاتیانەوە بچێت. نەخۆشی سەری هەیە کاکە هەیە لەوەی ئەو دەدەقەی کە ئاگاتە ئەوێ بتوانێت بژی. ئێمە چوونێتە خەسخانەکە لەوەی زیان ناوە وەڵا بەنزینی یانەی ئیسعافەکە بەداخەوە، یعنی ئەوە ئەبێتەوە کارێ بۆەوەی کە ئەو کەسە فریا خەسخانە نەکەوێت، بەڵام ئەگە تۆ لەوێ فریای کەوتایە ڕەنگە قەدەر بەدەست خۆی گەورە ڕەنگە نەمردایە. لە شوێنی ڕووداوە خۆتان بە سیاری خۆتان بردانە بن؟ بەڵێ بە ساری خۆمان بردمان، بەداخەوە گەشتە خەسخانەی بەکرەجۆ لێ ژیان لەدەستە. سوتەمەنی بە سیاری خۆتان بردان بۆ خەسخانەی شار؟ خۆمان بردمان بە خەسخانەی شاریش. بەڵێ سوتەمەنی نەبوو تیان بەنزینی تیان نیە ئیسعافەکە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام دوای ئەوەی لە ڕێگەی وایەری ئینتەرنێتی ماڵەکەەوە کارەبا چۆتە ناو خانۆکە، ڕاستەوخۆ بە فەرگری ماڵەکە ئاگری گرتووە و دواتریش هەردوو هاوسەرەکە گیانیان لەدەستداوە. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.